مەسەلەی عەلمانیەتە کە ئێستا کە لەناو کووردا باوی هەیە و قسەی لەسەرەکرێ و ئەمیش بووە بە کەوا سووری پێش لەشکر مەسەلەیەکی کۆنە لە عالەمی ئیسلامیە وەکو پێشم وتووە کە شکستی هێنا و ئیفلاسی هێناوە مەبەستم خۆ خودی مەلا بەختیار وەکو فیزیکی وەکو شخصی خۆی نییە عەلمانیەتەکە خۆی شکستی هێناوە بەرامبەر بە ئیسلام هەموو بەرامبەرانی ئیسلام ئەگەر چەشیان پێ نەبێ ئیفلاسیان کردو کەوتونەتە ئەو دیوی تاریخەوە لەو سەردەمەی کە ئیستیعمار هێنانیە پێشەوە هەتا دوای زەمەنی ئیستیعمار کە دەوڵەتەکانیان تەسلیم کردن دوای لە توپەتکردنی ئومەتی ئیسلام و ئەم هەموو ساڵش کە لەسەر حکمن 14 ساڵ دوای شۆڕشی فەڕەنسی شۆڕشی فەڕەنسی 1970 14 ساڵ دوای ئەوە ناپێن بۆ ناپەر چوە میسرەوە دەوڵەتی دامەزراند و عەلمانیەتی هێنا و ڕفاع ڕافع الطهطاوی و هەزا دەیان و سەدان بیرمەندی هێنا و عەلمانی و پێگەیشتن و ئاڕاستەیان کردو لە زمانی مەلەکیە ئیشیان کرد لە زمانی جەمال عەبدولناسر عەلمانیەتێکی توندڕە و ئیشی کرد و کۆمۆنیستەکان هەموو دەوروبەری جەمال عەبدولناسریان گرت و بەڵام عەلمانیەتەکە هەر فاشلە ئێستاش ئەگەر سیسی تەڵان هیچ نییە ینی هەر ئاڵقە لە گوێیەکە کابرایەکی سەر بە ئیسرائیل و عەسکەریەکی بێحیزب بێفکر بێبەرنامە پێیان و دینقلابەکە بکەوە پارە بۆ خۆتتەوە ئەجنا ئەو کەسانێک کە ساحەبی فکرن لە میسرا زۆر کۆن بوون ئەوانە ساحەب فکر نەماون بەرامبەر بە ئیسلام بەرامبەر بە ئەزهەر نەیانتوانی و بیگۆڕن دەستکاریان کردو تعلیماتی خۆیان داوە بە ئەزهەر بەڵام ئایا ئیسلامیان زەعیف کردووە لەو ناوچێ ئایا لە ئەندۆنیسیا لە پاکستان زمانی زیا الحەق خەڵکیان لەسەر جادە خەڵکی مسلمانان دای بەرشە توانیان ئیسلام زەعیف بکەن هەر عەلمانین و هەر لەسەر حکم و هەر جێیشیان پارێزی لەو سەری مەغریبەوە هەتا ئەندۆنیسیا هەندێک وڵات جێیشیان پارێزێ وەکو تورکیا و بەنگلادیش و پاکستان و جەزائیر و نەیجیریا و ئەندۆنیسیا و ئەمانە هەندێکی تر مخابراتیان پارێزێ وەکو دەوڵەتانی خلیج و مەغریب و ئوردون و ئەو شوێنان بەڵام هەموو هێزی دەوڵەتی هێزی ڕەسمی دەوڵەت بە جەیش و ئەگەر جێی شعبی هەبێت لە وڵاتانی تر و ئەنجا مخابراتەکان و دژە تیرۆر و ئەمن و ئاسایش و وەلحاصڵ ئەنجا مەباحثی ئەمنی دەولە و ئەمنی مرکزی و ئامانێک کە ئەنواع شکاڵ جیهازی داپلۆسین هەیە هەمویان حاکمە پارێزن بەرامبەر بە ئیسلامیش بۆیە ئیسلامەکە بە فکر ئەوانی هەموو بەزاندووە ئەنجا کە خەڵکی پێمان بڵێتەوە بڵێ ئەی ئێوە فەرموو ئێوە لە کوێن وەکو مەلا بەختیار پێمانەڵێت ئێمە لە کوێین ئێمە لە سراعێکی فکریین خۆ لە سراعی قووەتانی ئێستا سراعی قووەت ئێستا گەورەکانەیکەن دەوڵەتە گەورەکان ئێستا ئیکەن ئەمریکا و رووسیا و فەڕەنسا و دەوڵەتانی خلیج و تەحالوف و تورکیا و ئێران و هەموو لە ساحەی سووریان بەڵام هیچ کەسێکیش وەکو شەعبی سووری چەکدار نەبووە و قوربانی نەداوە مەگەر ئەفغان